لە کاتی ڕاگەیاندنی دەستگیرکردنی 20 تاوانبار پۆلیسی هەولێر ئاشکرای کرد کە ئەم ساڵ ڕێژەی ئەنجامدانی تاوان بەراورد بە ساڵی ڕابردوو کەمی کردووە. پۆلیسی هەولێر ڕاشی گەیاندووە ڕێژەی ئاشکراکردنی تاوان بەراورد بە ساڵی ڕابردوو لە 3 بۆ لە 5 زیادی کردووە و تاوانباران بە سزا گەیەنراون. ئەم 4 تاوانبارە هەستاون بە چەند تاوانێکی قێزەونی لە شاری هەولێر وەکو کوشتن و دزیکردن لە کارگەیەکی کەسارە، دزینی ئۆتۆمبیل و ڕێگریکردن و هێرشکردنە سەر چەند دوکانێک لە کۆمەڵەکانی دەوروبەری شاری هەولێر. ئەو 20 کەسەی کە دەستگیر کراون 2 تاوانی کوشتن و 8 تاوانی دزیکردنیان ئەنجام داوە. هەروەها 5 کەسیان بە تۆمەتی کوشتن لەلایەن پۆلیسەوە دەستگیر کراون و دانیان بە تاوانەکانیان داناوە. سیارەشی BMW بە 14 میلیۆنی دامێ پارەکەشی خۆینەبووی خێزانەکەی بوو. ئەمیشە و کاتی مدەکەی داهات پارەکەم نەبوو، ناودەستم نەبوو، خێزانەکەش زەختی لێ دەکرد کە هەڵ زەختی لێ دەکرد و زەختی لە من دەکرد. کاتشی بە تەلەفۆن دەمقاریمان کرد و ئەمە چوومە دەرێ لەوەی چوم ئەوەی بکەم بریدارێکم گوتم بازاش کرد دووبارە نەکەتەوە لە تەلەفۆنی زۆر جوون شتیوای پێدا بەداخەوە برای خۆم دەستدا. وەک پۆلیسی هەولێر ڕایگەیاند بەشێک لە تاوانبارەکان بە شێوەی باندکاریان کردووە کە لە شوێنە جیاوازەکان موبایل و لاپتۆپ و ئاڵتون و 7 ئۆتۆمبیل و بڕی 35 میلیۆن دیناریان دزیوە. یەکەم جار دوانمان دەکابرێ ئەوانە ئیشەشکیان کردبوو، قەردار بوون، ئەزە گوتیان زۆر پێویستان گۆشت گەنجن ئیشتان بە پارەوێبی ئەزە بارچینەوە ئەو کەماندانیان گۆشت وەرن تەمەشایش بکەنی. 2 ڕۆژانسوی تەمەشایەکمان کردێوی ئەلوەی. پۆلیسی هەولێر داوای لە هاوڵاتیان کرد بە وریاییەوە ئاگاداری ماڵ و سامانیان بن و داواشی لە شوفێرەکان کرد کاتێک خۆیان لە دەرەوە نین بەمبەستی گەرمکردن سویز لە ناو ئۆتۆمبیلەکانیان دابەجێ نەهێڵن تا بە دوور بن لە دزین. شیراز عەبدوڵڵا، NRT هەولێر.